بەڵام کاتتان باش لە دوم ڕۆژی پێشانگای کتێبی کوردین لە شاری هەولێر ئەم پێشانگایە جگەلەوەی کە کۆکەرەوەی لایەنە گرنگەکانی زمانی کوردیە تایبەتە بە نووسەران و دەستە بەژێران و نخبە و ڕووناکبیرانی کورد کە کتێبەکانیان لێرە نمایشکرا و ژووری تایبەتیان پێدراوە لەلایەکی دیکە کۆمەڵک هەڵمەتی گرنگی نیشتیمانی بەڕێوە دەچن هەر ڕۆژ کە ڕۆژی جیهانی ژینگەیە و هەرمی کوردستانیش گرنگێکی زۆر و پاراستنی ژینگە دەدات بە تایبەتی لە کابینێنەوەی حکوومەتی هەرمی کوردستان سەرۆکوەزیران مەسرور بارزانی جنابیان دەست پێشخەریان پرۆژە گرنگانە بوونە و لەلایەکی دیکەشەوە کۆمەڵێک هۆشیاری دیکە سەبارەت بە دیاردە کۆمەڵایەتیەکان یا دیاردەکان کە زەرەر و زیانێکی زۆری بۆ کۆمەڵگە هەیە بەڕێوە دەچێت یەکێک لەوانە ڕوبڕووبوونەوەی مادە هۆشبەرەکانە کە دەستگای خێرخوازی بارزانی لە ڕێگەی پرۆژێکی تایبەتەوە لێرە ژوورێکی تایبەتیان هەیە بۆم بابەتە هەڵمەتێکی نیشتیمانیان بۆ هۆشیاری ڕوبڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان ڕاگەیاندووە من لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز پەیمان حوسێن ڕاهێنەر لە پرۆژەی هەڵمەتی نیشتیمانی ڕوبڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان لە دەستگای خێرخوازی بارزانی پەیمان خان زۆر بەخێر بێ. زۆر سپاس. ئێوە لێرە ژوورێکی تایبەتان هەیە و دەستگای خێرخوازی بارزانی ئەم هەڵمەتە گرنگەتان ڕاگەیاندووە چۆن دەتوانن لەنێو پێشانگایەکی کتێبدا سەرنجی خوێنەران و سەردانیکەران بۆم هەڵمەتە ڕابکێشن و تا ئێستا پێشوازی لە پرۆژەکەتان چۆن بووە؟ بڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی کە ماوەی ساڵێکە پرۆژێکمان ڕاگەیاندووە کە ئەویش پرۆژەی هەڵمەتی نیشتیمانی و ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکانە کە بە شێوەیەکی گشتی ئێمە لە 6 سێکتەری جیاوازە کارەکەین ئەوانیش سێکتەری خوێندنی باڵا سێکتەری پەروەردە سێکتەری ئەوقاف و کاروباری ئاینی سێکتەری وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆ و هێزەکانی ئاسایش و سێکتەری کۆمەڵگە هەروەها سێکتەری میدیا و سۆشیال میدیا واتە ئێمە ئەمانەوێ لە ڕێگەی سێکتەرە جیاوازەکان و وەزارەتە جیاوازەکانەوە تەواوی تاک بەتاکی کۆمەڵگەی کوردی هۆشیار بکەینەوە دەربارەی زیان و مەترسیەکانی ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان چونکە بەپێی داتا و ئامارە جیهانیەکان پێمان ئەڵێن کە بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکانەوە ڕووی لە زیادبوون کردووە کە بێگومان عێراق بەدەر نییە عێراق و کوردستانیش لەو ڕێژەیە و ڕێژەکە لە هەڵکشاندایە بۆیە ئێمە ئەمانەوێ ڕێ بە و مەترسیە گەورەیە بگرین لە ڕێگەی بڵاوکردنەوەی هۆشیاریەوە کە بێگومان ئەم پێشانگایش ئەم ساڵ کە ناوەکەی بە شێوازێکی جیاوازترەکە تایبەتە بە کتێبی کوردی و بێگومان هەڵمەتەکەی ئێمەش بۆ تاک بەتاکی کۆمەڵگەی کوردیە بۆیە زۆر بە پێویستمانزانی کە بە دەرفەتیشمانزانی چونکە ژمارەی زۆر لە خوێنەران لە هاوڵاتیان بە تایبەتیش لە چینی گەنجان ڕووەکەنە ئەم پێشانگایە ئێمەش پێمان خۆش بووکە ڕاستەوخۆ خۆمان بەرکەوتەمان لەگەڵ هاوڵاتیان و لەگەڵ گەنجان هەبێت و ڕێنمایان پێ بدەین و هۆشیاریان زۆر باشە جەناب تاماژەت بە کتێب کرد لە ڕێگەی پرۆژەی ئەم هەڵمەت و پرۆژێەوە لە ڕێگەی کتێبیشەوە دەتوانێت کاریگەری هەبێت با من ئاماژە بەم کتێبەکەم کە ئێستا لە بەردەستی مندایە تاوانەکانی مادە هۆشبەرەکان بەپێی یاسا شرۆڤێکی یاسایی دەکات بۆ تاوانانە هی هاوکارمان بەشار عەزیزە کە ئێستا بەڕێوەبەری ئاوتپوتە لە کوردستان 24 پارێزەری ڕاوێژکارە خۆی نووسەرە و خوێنەرێکی باشی کتێبیشە ئەم کتێبێ هی هاوکارمان بەشارە کە لە ئەم پێشانگایە لە چوارچێوەی هەڵمەتەکانی جەنابیشتاندا دیارە جێگەی خۆی دەگرێت و بەپێی یاسا مامەڵە لەگەڵ ئەو تاوانانە دەکەن و شرۆڤەی ئەو بابەتانەی کردووە کە بۆ مادە هۆشبەرەکان ئەوانەی کە بەکاری دێنن بەکارهێنەران و بازرگانانی مادە هۆشبەر بەپێی یاسا لە هەرمی کوردستان چۆنە بێگومان ئەمانە کاریگەری دەبێت لەسەرەوەی کە خەڵک هۆشیار ببێتەوە لەسەر تاوانەکان و بەپێی یاسا چۆن مامەڵە لەگەڵم بابەتە دەکرێت کتێبی لەم شێوەیە لە چوارچێوەی هەڵمەتی هۆشیاری ڕوبڕووبوونەوەی مادەی هۆشبەر لەوەی کە خەڵک ئاگادار بکرێتەوە تاوانی بەکارهێنانی مادەی هۆشبەر بازرگانیکردن بە مادەی هۆشبەر بڵاوکردنەوەی لە نێو کۆمەڵگەدا چییە تا چۆن کاریگەری هەیە کارتان لەسەر ئەم لایەنەش کردووە؟ بەڵێ ئێمە ڕاستی وەکو دەستگای خێرخوازی بارزانی لە ئێستا خەریکیکردنەوەی سنتەرێکین کە ئەویش سنتەری هۆشیاری و شیاردنەوەی تایبەت بە ئالوودەبووانە بۆ چارەسەرکردنی ئەو کەسانی کە ئالوودە بوون بە مادە هۆشبەرەکان چونکە تاوەکو ئێستا ئەو شوێنانەی کە هەنیان خود ئەو سنتەرانی کە هەن لە ئاست پێویستانین و ئەو قۆناغانی کە کەسێک پێویستێتی وەکو با بڵێن لە پرۆسی چارەسەریە کە کەسێکە بێ بە کۆمەڵەکانیشیانەوەیە بڵێ ئەو سنتەریشیانەوە لە ئێستا لە قۆناغی دروستکردنایەوە ئەو هەڵمەتەی ئێمە کە ڕامانگەیاندووە کە بڵاوکردنەوەی هۆشیاریە قۆناغی یەکەمە لەسەر بنەمایکردنەوەی ئەو سنتەرە چونکە پێویستە کە هاوڵاتیان هۆشیار بن بزانن کە سنتەرێک ئەکرێتەوە شوێنێک ئەکرێتەوە بۆ یارمەتیدانی ئەو کەسانی کە پێویستیان بە یارمەتی و پێویستیان بە چارەسەری هەیە بۆیە ئێمە لە
ئێستادا لە قۆناغی یەکەمان کە وەکو سەرەتاش ئاماژەم پێەیە ماوەی ساڵێکە ئێمە دەستمان کردو بە بڵاوکردنەوەی هۆشیاری ئێمە تەنها ئێستا لە قۆناغی بڵاوکردنەوەی هۆشیاریین. زۆر باشە ئەوەی کە گرنگە خێزانە پێکاتەی خێزان و چوارچێوەکەی لەبەرەوەی ئەبێ خێزان ئاگادار بێت هەڵس و کەوتی کەسێکی توشبوو مادەی هۆشبەر چۆنە یا چۆن بتوانێت لە تەمەنێکی دیاریکراودا گەنجەکە و ئەو ئەندامی خێزانی خۆی ئاگادار بکاتەوە لەبەرەوەی خێزان بناغی هەر هەڵمەتێکە کە بتەوێت لەوێەوە ئیتر پەروەردەی نەوەکانتی پێ بکەی چۆن لەسەر ئەم بابەتە کارتان کردووە پەیوەندی و کۆنتاکتان لەگەڵ خێزان چۆنە توانیتانە لە ڕێگەی پرۆژەکانەوە بشنە ناو خێزانی کۆمەڵگەی کوردیەوە؟ بڵێ بێگومان خێزان ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە پەروەردەکردن و لەوەی کە با بڵێن چۆن تاکێکی تەندروست بخاتە کۆمەڵگەوە بێگومان ئێمە هەوڵمان ناوە لە ڕێگەی ئەو سێکتەرە جیاوازانە کە کاری تێاکەین گفتوگوی ڕاستەوخۆ لەگەڵ دای بابان بکەین بە هەمان شێوە ئێمە لە سێکتەری پەروەردە کە ڕاهێنانمان کردووە لەگەڵ مامۆستایان ئەوانیش ئەیگەن بە دایک و باوکی قوتابیەکان کە ئەم بزانن کە مەترسیەک لە ئارایە هەیە هەتاوەکو زیاتر ئاگداری منداڵەکانیان بن و زیاتر پارێزراوتریان بکەن چونکە بێگومان هۆکارەکان زۆرن بۆ توشبوون بە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان کە یەکێک لەوانە بۆ نمونە لەوانەیە هاوڕێتیکردنی کەسانێک بێکە ئەگەر ئەو دایک و باوکە چاودێری مناڵەکەیان بکەن بزان کە هاوڕێتی کەسانی باشەکە بێگومان تووشی هەڵە نابێ بەڵام ئەگەر هاوڕێتی کەسێک بکەن کە بەکارهێنەری مادەی هۆشبەر بێ یان بە جۆرێک لە جۆرەکان با بڵێن نزیک ببێتەوە لەوە یان ئەو شوێنانی کە سەردانی ئەکا واتە ئەگەر بێت و مناڵەکە چاودێریەکی بەسەرەوە نەبێ بێگومان لەوانێت تووشی هەندێک هەڵە بێ لەوانە پەیمان خان بڕۆشورێکتان لێرە ئامادە کردووە کە تیایدا باس لە بەیەکەوە بەرەو کۆمەڵگەیەکی بەهێز و ساخلەم باس لەوە دەکات کە ئیتر کۆمەڵگەیەکی تەندروست و سەلامەت هەڵمەتی نیشتیمانیەکەتان لێرە ڕاگەیاندووە جگە لەمە کە بۆ سەردانیکەرانیان پێشانگایەتان ئامادە کردووە چی دیکە هەیە کە بڵێن بتوانن لە ڕێگەیەوە ئەمە بە بیری خەڵک بێننەوە کە ئەبێ بەردەوام کار لەسەرم بابەتە بکرێت. بەڵێ ئێمە ئەمڕۆ لەم پێشانگایە ئەم بروشەری کە ئامادەمان کردووە کۆمەڵێک زانیاری زۆر باشی تایە کە ئەگەر بێت و کەسێک هیچ زانیارێکی نەبێت لەسەر ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان چۆنێتی خۆپاراستن ناسینەوەی ئەو کەسانێکە بەکارهێنەری مادە هۆشبەرەکان ئێمە گرنگترین زانیاریەکانمان بۆ کەسانە ئامادە کردو و بۆمان کورت کردوونەتەوە لەم بروشەرەیە کە ئەو کەسانی سەردانمانەکەن ئێمە ئەو بروشەرەیان پێدێن و بێجگەلەوە ئەو QR کۆدێکی لەسرە کە ئەتوانن لە مۆبایلەکانیانەوە سکانی بکەن ئەوە سوشال میدیاکانی ئێمەی لەسرە بۆ کەسێک ئەگەر پرسیارێکی هەبێت ئەگەر بیاوێ زانیاری زیاتر وەربگرێت دەربارەی بابەتەکە ئێمە ئەتوانین یان پێویستی بە یارمەتی هەبێ ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی بەبێ هیچ با بڵێن بەرامبەرێک بەبێ هیچ ئەوەیەک ئەمە توانین یارمەتی و هاوکاری پێشکەش بەر کەسێک بکەین کە پێویستی پێی بێ و لەگەڵ ئەوەشا ئێمە ئەو لۆگۆیەمان ئامادە کردووە کە ئەویش لۆگۆی هەڵمەتەکەی خۆمانە ئەو کەسانی کە سەردانمانەکەن ئێمە پێمان خۆشە بێکە لەسەر سنگیان بۆیان دائنین بۆ ئەوەی کە لە ناو پێشانگاکە ئەگەڕێن هاوڵاتیان بزانن کە هەڵمەتێک هەیە دژی ڕوبڕبوونەوەی مادە هۆشبەرەکانە جا ئەگەر ئاسایی بێتوانم بۆ بەڕێزیشت دابنێم بە خۆشحاڵی. زۆر سپاس. زۆر سپاس. دەستخۆش زۆر سپاس دەکەم. سپاس بۆ بەڕێزیشت. وێنەی لێدانی دڵی لەسرە کەواتە گەڕانەوەی ژیانە بۆ کەسانەی کە ئەگەر تووشی مادەی هۆشبەر بوونە یا لە ڕێگەیەوە بتوانن جارێکی دیکە ژیان بۆ کەسانە بگەڕێنەوە. زۆر سپاس هیوادارم کە سەرکەوتوو بن و هەموو خەڵکیش لە ڕێگەی ئێوە لە ڕێگەی هەڵمەتەکانەوە دەستگای خێرخوازی بازانی بەردەوام پێشنگ بۆ لەم کارە گرنگ و نیشتیمانیانە ئاگاداری مەترسیەکانی مادەی هۆشبەر بن و هیوادارم کە لەم پێشانگایشتا بتوان ڕۆڵی خۆتان بگێڕن. سپاس دەکەم بەڕێز پەیمان حوسێن ڕاهێنەر لە پرۆژەی هەڵمەتی نیشتیمانی ڕوبڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان لە دەستگای خێرخوازی بارزانی کە لەگەڵمان بووی. زۆر سپاس. بەڵام من دەگەڕێمەوە لای ئێوە لە ئەستەدیۆی ناوەند.